چوارلایەنە سیاسیەکەی هەرێم گۆڕان و یەکێتی و یەکگرت و کۆمەڵ دەیانەوێت وەڵامەکەی پارتی بۆ پێشنیازەکان هەرچۆنێک بێت پێکەوە یەک هەڵوێستیان بەرامبەری هەبێت بۆیە پێش کۆبوونەوە پێنج قۆڵێکە ئەم چوارلایەنە جارێکی تر کۆبوونەوە و دەڵێن پارتی دەتوانێت بارودۆخی کۆبوونەوەکان بگۆڕێ. هەڵوێستی ئەم لایەنانە وەستاوە لەسەر هەڵوێستی پارتی کە لە هەشتی مانگا وەڵامی ئەم چوار لایەنە ئەداتەوە. ناکرێ وەزع و ژیانی خەڵک بەم شێوە بەم ناڕەحەتیە بەم ناخۆشیە بڕوا بۆیە ئێمە پشتیوانی لە خواستی ئەو خەڵکاکەی ناکرێ وەزیرەکان ڕێگیریان لێ بکرێ بۆ ئەوەی نەچنە بەردەم پەرلەمان چونکە ئەوان لەوێ متمانیان وەرگرتووە. پێشنیازی چوارلایەنەکە ئەم جارە بە فەرمی لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە وەڵام دەدرێتەوە. کاکەمی نەجار ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان بەیاناتی ڕاگەیان پارتی تێبینی لەسەر پێشنیازی چوارلایەنەکە هەیە و بە پێشنیازی دۆمیان ڕازیە کە هەڵبژاردننی سەرۆکی هەرێمە لە دەرەوەی پەرلەمان بەڵام دەبێت تێبینیەکانی پارتی لە پێشنیازەکەدا جێ بکرێتەوە و نابێت دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم پرۆتۆکۆلی بێت و پێویستە دەسەڵاتی تری بۆ زیاد بکەن. چوارلایەنەکان نایانەوێت پێش کۆبوونەوەی پێنج قۆڵی هەڵوێستی خۆیان ئاشکرا بکەن بەڵام دەڵێن هەموو ئەگەرێک لە بەردەمیاندا کراوەیە لەوانەیەش بەهێزترین ئەگەریان گەڕانەوەی پرسی سەرۆکایەتی هەرێمە بۆ پەرلەمان و دایانەوێت لە ڕێگەی چوار فراکسیۆنەکەیانەوە گۆڕان و یەکێتی و یەکگرت و کۆمەڵ پرسی سەرۆکایەتی هەرێم لە پەرلەمان یەکلایی بکەنەوە. کۆبوونەوەی چوارلایەنەکە خەریکە لە ئاراستەکەی خۆی لا دەدات چونکە لەم کۆبوونەوەیدا ئەم چوارلایەنە لە بری ئەوەی خۆیان بۆ وەڵامەکەی پارتی دیموکراتی کوردستان ئامادە بکەن باسییان لە پشتیوانی بۆ فەرمانبەران و چوونی وەزیرەکان بۆ پەرلەمان کرد. هێمن مەحموود نارتی، سلێمانی.